ڕاستە ئاڵا ڕەمزێکی نەتەوەی گەورەیە لای هەرگەلێک، بەڵام ڕەنگە ئەم ڕەمزە لای گەنجانی کورد پێناسەی تری هەبێت. گەنجان دەڵێن لەژێر ئەم ئاڵایەدا گەنج دەرچووی زانکۆ و پەیمانگا و دانەمەزراوە. گەنج لە بێکاری و بێپارەییدا خۆپشاندان دەکات و دەکوژرێت و دواتریش بە ئاژاوەکێڕ لە قەڵەم دەدرێت. زۆربەی گەنجان هەندەران بە دواچارەسەر دەزان و کۆش دەکەن، دوجار خەونە بە دینەهاتووەکانیان دەبەنە ژێر ئاوی دەریاکان. ئیتر چ دڵێکیان بە ئاڵا خۆش بێت. نیشتیمان پەروەری چی کاکە، یعنی تۆ بۆسە تۆ کە هەلی کاریشان بۆ دانەنای لە بانگەشەی هەڵبژاردنە دانیوتیان بۆ ئالا ئارامی و هەلیکار و چاکسازی و شت بەزەوە تا گەنجەکە ئاوا هانە درێ لەوە یاچێ دەنگیان پێ ئەیە دوای ئەوە چی مەحە تەواوەکە زانکۆ تەواوەکە 1001 خیبرەی هەیە 1001 اختصاسی هەیە هیچ ڕۆحە ماڵیەکە چە چا ئەفرۆشێ بڕۆ گەنجی وابینی شێت بووە لە تاوە پارەی پێ نییە کاکە ئاڵای چی ئەیکاتە خەڵک بۆ نیشتیمان پەروەر بێ ئاڵای چی تۆ ئاڵاکەکە هیچ سوودێکی بۆ نەبێ ئەی بۆ ئەم چ ماڵا بەرزکەمە بڵێم کوردستان ئەمان وایان لێکردوین ڕۆژی ئاڵایکی ئاڵاکەمان لەبەر چاو کەوتووە ناتوانێت لە فەیسبوک ڕائێکی بێداقەتیشی قسەی دڵی خۆ بکەی کابرایە ئەو دۆزێتوانێ 1000 هینان هەیە ناتوانێت داوای موچە و یەقوتی خۆ بکەی ئێستا منیم ئیشم نییە ئەگەڕەمە دوای ئیشەکە هەزارها شەریکە و هینی و هەمیان دەبا 1000 گەنجدا بنێن لەسەری من لە مانگی حوتەوە گەڕێم لە ئیشێکدا بڕاوم لە مانگی حوتەوە زەلام نەماوە شەخص نەماوە تەلەفۆن نەماوە بۆ خەڵکی نەگەم بەشە دێکیش قات ئەسیشم نەگەوتووە. زۆرێک لە گەنجان دەڵێن ئاڵا تەنها بۆ ئەوانە سوودی هەبووە کە لەوەتەی کوردستان هەیە لە ژێر ساییدا سکیان برسی و گیرفانیان خاڵی نەبووە، ئازاری نەخۆشیان نەچەشتووە کە لە بێپارەییدا نەتوانن چارەسەری خۆیان بکەن، خوێندنیان تەواو نەکردووە و چاڕوانی دامەزراندن بن، شانازیکردنیشان بە ئاڵاوە بۆ پاراستنی بەرژەمەندیەکانیانە نەوەک خۆشەویستی. گرنگ نییە خوددا دەیکرد قودس دەبوو بە ئۆرشەلیم دڵیش دەچوە ناو پاراسی یەکانەیەک بەڵام گرنگ کورتێکی سارد و سڕی وەک تابوتی بنمردووە گرنگیش ئەو دۆلارە چاوسەزانن کە بۆ غوربەت سەری خۆیان هەڵگرتووە. لێرە نە گەنج گرنگە نە ئاڵا گرنگە نە سربەخۆیی گرنگە نە مرۆڤایەتی گرنگە. عادەترین شت کە داوای مافی خۆمانەکەین ئەڵێ لەبێ بڕۆ مۆڵەت وەربگری بۆی داوای مافی خۆت بکەی ئەڵین باشە ئەچین مۆڵەت وەرگین مۆڵەتمان پێ نایەن دێنەوە دووبارە داوای مافی خۆمانەکەین ئەڵێن تەنانەت مۆڵەتمان پێ نایەن داوای مافی خۆمان بکەین تەقەمان لێەکەن. بەزدی ئەو ئاڵایە بۆ ئێمەش خۆشگوزەرانیشی بەدەست نێناوە فەیسبووکە ئێمە لە ژێرە و ئاڵایە بحەسێنەوە بەڵام ئەو قسەی بەربرسەکانە وەکو چۆنەڵێ منەت تێ بەسەر ئێمەیکەن وەکو ئەوەی کە بڵێ ئێنەوە بەگوێی ئێمەیە کە باو باپیرانمان لەو ڕێیا ڕۆیشتون هەمومان کە سوکارمان شەیدە کە سوکارمان ئەمفالە لە ڕێو ئاڵایە بەڵام ئێمە وەکو گەنجاوکو کە سوکاریان هیچ حەسانەوەیەکمان نەبووە لە ژێرەوە ئاڵایە. ئەوانەی بەشداری خۆپشاندانەکانیان کرد سەر لەبەری گەنج بوون هەمووی داوای ماف و موچە و هەلیکاری دەکرد. بێهیوابوونی گەنج لە باشووری کوردستان وای کردووە سنگ بنێت بە گولەوە و بۆ داواکردنی مافەکانی لە هیچ شتێک سڵ نەکاتەوە وەکو زۆر بەشیان دەڵێن هەر دەرفەتێکیان بۆ بڕەخسێت لە کەمترین کاتدا وڵات جێدەهێڵن چونکە دەسەڵاتداران لە ژێر درۆ و دەلەسەی نیشتیمان پەروەری دۆزەخێکیان بۆ گەنجان دروست کردووە. ئەوان بەرپرسانی هەرێم بە هۆکاری ئەوە دەزانن کە هیچ ئینتیمایەکیان بۆ خاک و نەتەوە و ئاڵا نەماوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.